ڕێکارەکانی بە قەزابوونی خورماڵ خێراتر دەبن و سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان واژووی لەسەر نەخشەی دیاریکراوی قەزاکە کرد. دانیشتوانی قەزاکەش دەڵێن هیوادارن تەنیا مەرەکەبی سەر کاغەز نەبێت و بەکردار خورماڵ قەزایەکی پێشکەوتوو بێت. خورماڵیان گەڕانەوە بۆ ئەسڵی خۆی کە کاتی خۆی قەزا بووە کە ئێرە شوێنی ئیداری بووە و داواکارم ئینشاءڵڵا خورماڵ لە ئێستا بەدواوە ئێمە داواکاریمان زۆرە لە ئێستا بەدواوە خورماڵ پێویستی بە هاوکاریە پێویستی بە یارمەتیە ئێمە پێویستمان بۆیە شارەکەمان گەورەتر بێت وەکوەوەی دادگای بۆ بێت بانقی بۆ بێت ئێمە پێویستمان بەوەیە کە زانکۆ و پەیمانگامان بۆ بێت پێویستمان بەوەیە کەوا شاری خورماڵ گەورە بکڕێت لە ڕووی ئیداریەوە زیاتر پەرەی پێ بدێت. ئێستا دووبارە سەر لەوێ بۆ قەزا گەڕایەوە پێویستی بە خزمەتگوزاری زۆر زیاترە ئەو فەرمان و مەرسومانەی کە دەرچوون لە وەرەقەوە ببن بەکردار لە حیبر و عەلە الوەرەق نەبێ لە ئەساسی واقعە ڕەنگ بداتەوە ئیشی بۆ بکرێ بەڕێوەبەرەتیەکان بێنەوە ناو خورماڵ خەدەماتی زیاتر بۆ خورماڵ بکرێ بە تایبەت سنووری جوگرافی خورماڵ کە شوێنێکی گەشتیاریە کۆکەرەوەی هەورامان و شارە زورە پێویستی بە ئاوردانەوەیکی زۆر زیاترەیە کە لایانی بەرپرس و حکوومەت ئەو خەمە لە ئەستۆ بگرێ. پارێزگاری هەڵەبجە ئاماژە بۆ دەکات لە 2 بۆ 3 مانگی دیکەدا ڕێکارە یاسایەکان کۆتاییان دێت و لە بری بەڕێوەبەری ناحیە قامی خورماڵ دەست بەکار دەبێت. هەڵەبجە قەزایەکی دەستە خوشکی بۆ زیاد بووە قەزای هەڵەبجەی مەرکەزی محافەزە ئیسا قەزای خورماڵ یەکێکە لە قەزاکان بەیەکەوە واتێمە بین بە ساحەبی 2 قەزا و 4 ناحیە هیوادارین خێری زیاتری پێوە بێتەوە. هەنگاوی یەکەمی دوێنێ و پێرێ حکوومەتی هەرێم ڕاستەرۆکاتی هەرێم ڕۆبەڕووی ئەنجومەنی وەزیرانی کردەوە بەڕێز ئەنجومەنی وەزیران بە تایبەتی وزاری ناوزارتی ناوخۆ پلاندانە ڕاست پێرێ لە 2-3 مانگی داهاتووە لەوانەیە ئەمڕۆ بڵێن 11/5 11/8 لێرە ناحیە نەبێ قایم خام دانیشت بێ هیوادارین وابێ. پێش 100 ساڵ شارۆچکەی خورماڵ قەزا بوو بۆتەوە بە ناحیە. ئێستا بەوەی خێرابوون و تاوبوونی ڕێکارەکانی بە قەزابوونی هاوڵاتیان دڵخۆشن و لە نێو بازاری قەزاکە شیرینی و چکلێت دابەشکرا. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام قەزای خورماڵ.